124,000 پەیغەمبەرمانەیە ئەمە لە هەموویان گەورەتر لە ئەوەڵ و لە ئاخر. یاخوا بەخێ بێن سەرچاو. وەڵای ئەمە من مەولودی حەزرەتی ڕەسوولە صلی الله علیه وسلم پێشەوای ئومەتی مسلمانە. 124,000 پەیغەمبەرمانەیە ئەمە لە هەموویان گەورەتر لە ئەوەڵ و لە ئاخر. خوای گەورە خۆی سەڵاواتی لەسەرەدا، ئێمەش سەڵاواتی لەسەرە دەین. هەموو ساڵە بەشداری دەکەی؟ بەڵێ هەموو ساڵە دێیم ئینشاءڵڵا. چەند ساڵە بەشداری مەولود دەکەی؟ وەڵی دەمێکە 20 ساڵە وێ. پێت وایە ساڵ بە ساڵ گەرمتر دەبێ میادە؟ ئیمساڵ لە هەموو ساڵە خۆشترە. مەولودی ئیمساڵ زۆر زۆرە. هەتا ڕۆژی قیامەتە مەولودی هەیە با خیاڵ هەرکێ خیاڵەکە با خیاڵیە و بەتاڵە. لێرەوە چی دەڵێ بۆ کەسانی دەڵێن مەولود بیدعەیە؟ بیدعە نییە، ئەمە خراپی چی دایە تۆ خۆ بیرکەرەوە. هەمووی لە پێناوی خوا هاتیە و سەڵاواتە و زکرە و تەسبیحاتە وش. بیدعەی چییە؟ هەنی ئەوان بیدعە نییە، هەموو ئیشێکی خۆڕەکان وەلای بیدعەوە. هەنی ئەوان بۆ بیدعە نییە. وەڵام ئەمە سەڵاواتە عید بیدعەیان نییە. خوای گەورە خۆی سەڵاواتی لەسەرەدا.